بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. وشكان براني بريس واني فقه قيشتنا واني سهام كهل باسي نويجي جماعته آداب كان نويجي بجماعة داين گەیشتینە خاڵی پێنجەم کێکێکی دیکە لە ئادابەکانی جەماعەت و بەتایبەتی بۆ ئیمام ئەوەیە کە لە ڕکعاتی یەکەمدا قورئانی زیاتر بخوێنێت تا خەڵکێکی زیاتر فریای نوێژی جەماعەت و ڕکعاتی یەکەم بکەون بەتایبەت ئەو کاتەی کە هەست دەکات خەڵکێک دەنگی پێیانی دێت یان دەزانێت خەریکی دەستنوێژگرتنن یان دەیانەوێت فریای ڕکعاتی یەکەم بکەون لەو حاڵەتەیدا ئیمام ڕکعاتی یەکەم درێژتر کاتەوە و قورئانی زیاتر تێدا بخوێنێ یان ئەو کاتێک کە دەچێتە ڕکوع هەست دەکات خەڵکێک دەیەوێت فریای ڕکوعەکەی بکەوێت سنەت وایە لە ڕکوعەکەیدا چاوەڕێیان کات تا ئەو خەڵکانەی کە خەریکی دابەستنە نوێژێنە دادەبەستنە نوێژێ و لەگەڵ ئیمامەکەی دەکەونە ڕکوع چونکە ئەگەر گەیشتە ڕکوعیان بۆ بە ڕکعاتێک حسابە یان لە تەحیاتی کۆتاییدا ئەگەر زانی خەڵکێک تازە دێنە ناو مزگەوت و دەیانەوێت دابەستنێ سنەت وایە تەحیاتەکەی و ئەو دوعانەی کە لە پێش سەلامدانەوەی دەیان خوێنێت درێژیان کاتەوە تا خەڵکێکی زیاتر بەشداری نوێژی جەماعەتەکەی بکەن و لە خێری جەماعەتەکەی بێبەش نەبن کە ئەوە یەکێکی دیکەیە لە ئادابەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕکعاتی یەکەمی عادەتەن زۆرتر درێژ کردوتەوە و لە ڕکوعدا ئەگەر زانی بێتی خەڵکێک تازە دێتە ناو مزگەوت زیاتر درێژی کردوتەوە و لە تەحیاتی کۆتاییشدا ئەگەر زانی بێتی خەڵکێک هەیە دەیەوێت دابەستێتە نوێژەکەی و دوعاکانی زیاتر خوێندوون تا خەڵکێکی زیاتر فریای جەماعەتەکەی کەوێ. یەکێکی دیکە لە ئادابەکان ئەو بۆ ئەو کەسانەی کە لە دوای ئیمامیەوە نوێژە دەکەن واجبە لەسەریان لە دوای ئیمام حەرەکەکان بکەن هەتا ئیمام حەرەکە دەکات ئەوان حەرەکە نەکەن و بە هیچ شێوەیەکی حەرەکەکانیان نەکەونە پێش حەرەکەی ئیمام چونکە متابعەکردن بە دوای ئیمام کەوتن واجبە و هەروەها پێشکەوتنی ئیمام لە کاتی چوونە ڕکوع یا هەستانەوە چوونە سوجدە یان پێش ئیمام هەستانەوە یا پێش ئیمام سەلامدانەوە هەموویان حرامن و قەدەغە کراون چونکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێت ئینەما جوعل الئیمام لیوتم به ئیمام بۆیە دانراوە تا بە دوای کەوی فلا تختلفوا عليه با حرەکاتەکانتان لە حرەکاتی ئیمام جیاواز نەبن فإذا كبر فكبروا أجر الله أكبر كرت لقل إمامي يكسر الله أكبر دابسنا نويج بكا فتايبتي الله أكبر دابسنا نويج أجر كسك فيش إمام الله أكبر كاتو دابسنا نويج بهما نويج كي بجماعات حساب نية بلام لهمان كاتش دا سنة واك إمام الله أكبر كرت زور دوانا كوي يشتر نيتي خوت يقلا كربيت وسنويج كي دكي هر إمام قلتي الله أكبر توش الله أكبر كي بكا وإذا ركع فاركعوا أجر إمام تشوي الركوع أو جار إيوش بدواي ويدا بتشونا ركوع نكبر إمام بتشي الركوع وإذا قال سمع الله لمن حمده إمام قلتي سمع الله لمن حمده فقولوا إيوش بلين اللهم ربنا لك الحمد وكسجدي برد فرمت سجد ببن عشان دفرمت وإذا صلى قاعدا تناند أجر إمام لو كسانة بني دتواني ببي ونوجبك بدانش نو نوجي ذكر فەرمی ئێوەش لەگەڵ ئیمامەکەی نوێژەکەتان بە دانیشتنەوە بکەن هەمووتان ئەو کاتانەی کە ئیمام قاچی نییە یا توانای ڕاوەستانی نییە بە پێوە کە ئیمامەکە نوێژی بە دانیشتنەوە کرد چاک وایە مەئمومەکانیش وەکو ئیمامەکەی دانیشن بۆچی بۆی نوێژی مەئمومەکان لەگەڵ ئیمامەکەی جیاواز نەبێت بۆی حەدیثی کەمان هەیە کە پێغەمبەر دەیفەرموو صلی الله علیه وسلم أيها الناس إني إمامكم أي خلقنا من إمامي إيوم فلا تسبقوني بالركوع ولا بالسجود ولا بالقيام بيشم نكون لكاتي تون الركوع
یا چوونە سوزدە یا هەستانەوە یا دانیشتن یا هەر حرکاتێکی دیکە. وهروها دەیفەرموو ئەمما يخشى أحدكم إذا رفع رأسه قبل الإمام أن يحول الله رأسه رأس الحمار. دەیفەرموو ئەو کەسەی کە پێش ئیمامی سەری لە ڕکوع بەرز دەکاتەوە ناترسێ لەوەی کە خوای گەورە شکلی سەری بکا بە شکلی گوێ درێژ یان شێوەکەی بکاتە شێوەی کەسێکی شێوەی وەکو شێوەی گوێ درێژی لێ بکە. و حەدیثی کەمان هەیە کە بەڕە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت ئێمە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژمان دەکرد کە دەیفەرموو سەمیع الله لمن حەمیدە ئێمە پشتمان کرد دەکردەوە و پشتمان نەدەسەماندەوە هەتا ئەو کاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نێوچاوانی گەیشتە سەر عەرزی. بۆیە هەمیشە دەبێ حرەکەی ئیمامی لە پێش حرەکەی مەئمومیەوە بێ. هەتا ئیمام حرەکەکەی دەکات تۆ نابێ حرەکەکەی بکەی. جاری وهەیە ئیمامەکە زیاد لە ڕکوعدا دەمێنێتەوە یا زیاد لە سوجدەدا دەمێنێتەوە تا ئەو کاتەی گوێت لە الله ئەکبەرەکەیە یا تا ئەو کاتەی هەز دەکەی ئیمامەکە ڕۆیشتووە ئەو شوێنەی بەجێهێشتووە ئەو وازبەی بەجێهێشتووە تۆ نابێ بەجێهێڵی دەبێ هەمیشە بە دوای ئیمامەکەتەوە بێ. یەکێکی دیکە لە بابەتەکانی جەماعەت ئەوەیە کە جەماعەت بە ژمارەی زۆر و بە ژمارەی کەمیش دەبێ. گوتمان هەتا لە مزگەوتێک لە شوێنێک نوێژی بکەی ژمارەی نوێژخێنەکان زۆرتر بێت خێرەکەت زۆرتر دەگاتێ. بەڵام لە ماڵی خۆشتدا ئەگەر تەنها دوو کەس بەیەکەوە یەک ئیمام بێت و یەک مەئموم بێت نوێژەکە هەر بە جەماعەت حسابە و ئەو کەسانە ئەجری نوێژی جەماعەتیان بۆ دەنووسرێت. چوونە مزگەوت بۆ خۆی عیبادەتێکی سەربەخۆیە بەڵام خودی جەماعەتەکە ئەگەر لە ماڵێشدا بیکەی خێری جەماعەتەکەت ئەوە کە نوێژێک بە 25 نوێژە یا بە 27 نوێژە هەر بۆت دەنووسرێت. جا دەکرێت جەماعەت تەنها دوو کەس بن دوو پیاو بن یان پیاوێک و ئافرەتێک بن پیاوەکە ئیمام بێت و ئافرەتەکە لە پشتیەوە مەئموم بێ یان منداڵ تەنانەت دەگونجێت منداڵێک لە پشت خۆتەوە ڕاگری و ئەتۆ ئیمام بی یان ئەگەر منداڵێک بکەی بە ئیمام نوێژی بزانێت و پاک و خاوێن بێ دەکرێت تۆ لە پشتیەوە نوێژەکەی بکەی ئەجری جەماعەتەکەت و خێری جەماعەتەکەت دەگاتێ. وەکو ئیبن عەباس بۆمان دەجێڕێتەوە دەڵێت من لای پورم دەبووم مەیمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەستایەوە شەوێ شەو نوێژی کرد ئەمنیش ویستم لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم نوێژە بکەم. چوومە لای چەپی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی گرتم هێنامیە لای ڕاستی خۆی یعنی پێغەمبەر ئیمام بوو ئەمنیش بە تەنها مەئموم بووم لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. و هەروەها ئەبوو سەعید و ئەبوو هورەیرە دەجێڕنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من استيقظ من الليل فأيقظ أهله. ئەو کەسەی کە شەوێ بەخەبەر دێت و خاو خێزانی بەخەبەر دێنێ فصليا ركعتين جميعا دوو نوێژی سنت دەکەن بەیەکەوە بە جەماعەت كتب من الذاكرين الله كثيرا والذاكرات. ئەو دوو کەسە ژنومێردن یا دوو کەسی دیکەی خوشک و بران یان هەر کەسێکی دیکەی ئەندامی خێزانەکە نەخوای گەورە لەو کەسانە دەیان نووسێ کە زۆر یادی خوا دەکەن لە پیاوان و لە ئافرەتان. کەواتە نوێژی سنەتیش بە تایبەتی شەو نوێژ دەکرێت ئینسان بە جەماعەت بیکە و ژمارەی کەسەکانیش دەگونجێ تەنها دوو کەس بن و یا کەمتر لە دووی هەر نیمانە تەواان بەتەنێ جەماعەت ناکرێ بەڵام دوو کەس و زیاتر بن نوێژی جەماعەت دروستە و ئینسان ئەجری نوێژی جەماعەتی هەر دەگاتێ. و هەروەها ئەبوو سەعید بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێت پیاوێک هاتە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی کرده بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بینی کەسێک تازە هاتووە و فریای نوێژی جەماعەت نەکەوتووە فەرمووی من يتصدق على هذا چێ خێرێک بەو پیاوەی دەکات فيصلي معه دەچێ نوێژی لەگەڵکە. دەڵێ پیاوێک هەستایەوە کە زۆرێک لە عولەما دەفەرمون ئیمامی ئەبوو بەکر بووە
چوو بوو بە ئیمام بۆ پیاوەکەی. یعنی ئەوەمان تێدەگەیەنێ کە ئەگەر نوێژی بە جەماعەتی شت کرده بوو، کەسێکی دیکە پەیدا بوو، دەکرێ پچی بۆ کەسەکەی ببی بە ئیمام، نوێژەکەی تۆ بە سونەت حسابە، بەڵام خێری جەماعەتەکەت دەگاتێت تو ئەو کەسەشی کە لە دوای تۆ نوێژە دەکا خێری جەماعەتەکەی لە قیز ناچێ، و دەشکرێ ببێ مەئمومی، کەسەکەی بکەی بە ئیمامی خۆت، پچی لە دوای ئەوە ئەویەوە دوای ئەوەی کە جارێک نوێژی خۆت کردووە نوێژێکی دیکەی لەگەڵ دەکەیەوە وەکو سونەت، بۆی ئەجری نوێژی جەماعەتەکە بگا بە تۆش و بگا بەو کەسەشی کە فریای جەماعەتی نەکەوتو. بۆیە طەبیعیە و ئاساییە و دروستە و پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سەدەقە ناوی بردووە. کاتێک کە کەسێک دێتە مزگەوتێ کەس نییە جەماعەتی لەگەڵ بکە، تۆ بچی جەماعەتی لەگەڵ بکەی بۆ ئەوەی خێری جەماعەتەکەی نەفەوتێ، وەکو ئەوەی وایە چاکەت لەگەڵ کردبێت و خێرت پێدابێت، ببی بە ئیمام بۆی هەر دەبێت ئەو نوێژە لە دوای تۆ بکە، و هەروە ئەو ببێتە ئیمام بۆی فەرزە ئەتۆ لە دوایەوە نوێژێکی بکەی بە جەماعەت تا خێری جەماعەتەکەی بگاتێ، هەر چاکەت لەگەڵ کردووە و خێرت پێیداوە. خاڵێکی دیکە لە ئادابەکانی جەماعەتی دەکرێ ئیمام بە تایبەتی ئەو کاتانەی کە گرفتێکی بۆ دروست دەبێت، بەرمونە دەستنوێژی دەشکێت یان بیری دەکەوێتەوە کە دەستنوێژی نەبووە کە دای بەستۆتە نوێژێ، یان هەر حاڵەتێکی دیکەی نەخوازرا و دێتە پێشێ، ئیمام دەتوانێت بچێتە پشتەوە کەسێکی دیکە بێنێتە جێگای خۆی. وەکو وتم بە تایبەتی ئەو کاتێک کە ئیمام لە ناو نوێژێدا تەوان بەشەرە دەگونجێت دەستنوێژی بشکێ و دەگونجێت خوێنی دابڕسێت بە نمونەکە، و دەگونجێت حاڵەتێکی بێتە پێشێ نەتوانێت بە پێوە ڕاوەستێت، پێویستی بۆی بێ نوێژەکەی ببڕێ، دەکرێ خۆی بچێتە پشتەوە یان نوێژەکەی خۆی ببڕێ، ئیشارەت و ئاماژە بۆ کەسێکی بکات لەوانەی کە لە پشتەوەینی و بە کەڵکی ئیمامەتی دێن، بیهێنێتە جێی خۆی بۆ ئیمامەتی نوێژەکە. ئەو کاتە هەم ئیمامەکەی و هەمیشی ئەوانەی کە جەماعەتیان دابەستووە هیچ گرفتێکی بۆ دروست نابێت. کە ئیمامی ئەبوبەکر جارێکیان تەوان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوا دەکەوێت لە نوێژی بە جەماعەت و چاوەڕێی دەکەن نایە، دواتر دەڵێن پێغەمبەری خوا نایەت، ئیمامی ئەبوبەکر پێش دەکەوێت. لە ناو نوێژەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیدا دەبێت خەڵکەکە هەز دەکەن کە پێغەمبەر هاتووە، ئیمامی ئەبوبەکر لە پێشەوە بۆ نەیزانیوە دەستی لە دەستی دەدەن، ئەبوبەکر ئاوەڕ ناداتەوە، بەڵام دواتر زۆر دووبارەی دەکەنەوە، ئیمامی ئەبوبەکر ئاوڕێک دەداتەوە، دەبینێ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە پشتەوەیە، دێتە پشتەوە، هەرچەندە پێغەمبەر پێی دەفەرمێت لە شوێنی خۆت بمێنەوە، بەڵام ئیمامی ئەبوبەکر سوورە لەسەرەوەی کە دێتە ڕێزی پشتەوە، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەباتە جێگای خۆی. یعنی نوێژەکە بەشێک ئەبوبەکر بە خەڵکی کردووە وەکو ئیمام، بەشەکەی دیکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی تەواو کردووە، هیچ ئیشکالێکیشی تێدا نەبووە. کە دواتر پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دەڵێ بۆچی نەمایەوە و نوێژەکەت پێ تەواو نەکردن، ئەبوبەکر وەکو ئەدەب دەفەرمێت چۆن دەکرێ ئەبا قوحافە لە پێشەوە بێت و پێغەمبەری خوا لە دواوە بێ، تا پێغەمبەری خوا لەوێ بێ من چیم تا ئیمامەتی بکەم و پێشکەوم. بۆیە لەو کاتانەی لەو حاڵەتانەی کە کەسێک جاری وایە ئیمامەتی دەکات لە شوێنێک، ئیمامە ڕسمیەکەی خۆی لەوێ نییە و پەیدا دەبێ، زۆر ئاسایی و طەبیعیە طبعاً کەسەکە نوێژەکەی تەواو کات و بە تایبەتی کە ئیمامەکە خەڵکەکەی ئیزندا بێت، ئەگەر لەوێ نەبێت کەسێکی دیکە بچێتە شوێنی و بچێتە جێگای. بەڵام ئەگەر لەو حاڵەتانەشدا ئەو کەسێک کە پێشکەوتووە و هەست دەکا ئیمامە ڕسمی شوێنەکە گەڕەکەکە هاتووە، بچێتە پشتەوە و ئیمامەکەی بێنێتە جێگای خۆیەوە، بێگومان لە شوێنی خۆیەتی کە بەداخەوە ڕاستی ئێستا لەو جێگایانەش و لەو شوێنانەش کە ئیمام مەبەستمان ئەو ئیمامە نییە کە
معاشخۆری حکومەت و ئەوەیە. ئیمام ئەو کەسەیە کە خەڵکی مزگەوتەکە لەسەری یەکدەنگ بوون پێشنوێژیان بۆ بکە. ئەو مزگەوتانەی کە ڕێککەوتون لەسەر ئەوەی کە کەسێک ئیمامەتیان بۆ بکە، ئیمامی ئەو مزگەوتەی ئەو کەسەیە، هەتا ئەو کەسە لەوێ بێت نابێت کەسێکی دیکە پێشکەوێت، یان دەبێت بە ئیزنی ئەو ئیمامە خەڵکانێکی دیکە پێشکەون. و ئەگەر طبعاً ئیمامەکە دیسان مۆزەفیش بوو و دیاریش کرابوو، بێگومان ئەو کاتە ئەولاترە و ئەحاقترە بە پێشکەوتن. یا دەبێ مۆڵەتی دابێ گوتبێتی ئەگەر من لەوێ نەبووم فڵان کەس با پێشکەوێت، طبیعیە لەو حاڵەتانەدا. بەڵام لە هەموو حاڵەتەکاندا بەڕاستی ئەو شوێنانەی کە دەزانن ئیمامی لێ و ئیمامەکە دەچێت، جاری وهەیە چەند چرکەیەک چەند سانیەک دوا دەکەوێت، یا جاری وهەیە قامەتی دەکەن و کەسێک دەچێتە پێشێت و ئیمامەکە دەردەکەوێت. بێگومان لەو حاڵەتانەدا چاک وایە باش وایە چاوەڕێی ئیمامەکەی بکەن کە ئیمامەکە وەک دڵی نەچوویە پێشێ و ڕازی بوو وە کێشەی نەبوو لەگەڵ ئەو کەسێکی پێشکەوتووە و فەرمووی کرد، طبیعیە. بەڵام بەبێ گومانی لەو شوێنانەی کە ئیمامی ڕسمیان هەیە، ئەسڵ ئەوەیە بە حوزوری ئیمامە ئەسڵیەکە بەبێ ئیزنی ئیمامە ئەسڵیەکە کەسێکی دیکە ئیمامەت نەکات و پێشنوێژی نەکات. و ئیمامەت و پێشنوێژیکردنیش پێشتر باسمان کردووە مەسئولیەتێکی زۆر زۆر گەورەیە، بەڕاستی شتێکی زۆر زۆر سادە نییە کە ئێستا بۆتە شتێکی زۆر تەبیعی لەکەن خەڵکی پێیان وایە هەرچی ئەلفوبەیەکی بزانێت و ڕۆژێک چوو بێتە مەکتەب یا شەهادەیەکی هەبێت و تەنانەت زۆر جار و لە زۆر مزگەوت نەخوێندەوارەکانیش پێش چەندان کەسی خوێندەوار و قورئانزان دەکەون و بەلاشیانەوە ئیعتیادیە و پێیان وایە ئیمامەتی شتێکی بەسیتە. لە ئەسڵدا وان نییە. تۆ کە بووی بە ئیمام بەرپرسیارەتی و مەسئولیەتی هەموو ئەو کەسانت لەسەر شانەکە لە پشتەوە نوێژێ دەکەن. کاتێک دەزانیت فاتحات ڕەوان نێو ئیمامەتی دەکەی، نوێژی خۆشت و ئەو کەسانەشت نوێژی کەسەکان دروستە، بەڵام تاوانی هەمویان نوێژ دروست نەبوونەکەی لە ئەستۆی تۆدایە. کاتێک کە نازانی دەستنوێژی هەڵبگری کە بەداخەوە زۆر لە خەڵکی ئێمە لە دەستنوێژ هەڵگرتنەکەشدا جاری وایە خەلەلیان هەیە، لە ڕکوع و سوجدەدا خەلەلیان هەیە. ئیمامەتی ڕاستی شتێکی ئاسان نییە و تەنانەت ئەوە تەنها دەنگت خۆشە و تەنها تۆزێک دەزانی قورئانی بخوێنی ئەوەش بەس نییە بۆ ئیمامەت کۆمەڵێک شەرت و مەرجی خۆی تێدانە و حەق نییە بەڕاستی میهنە و پیشەی ئیمامەتی سوگ بکرێت و حەقی خۆی پێنەدرێت یان پێدوابێت هیچ بەرپرسیارەتی تێدا نیە. نوێژی خۆت دەکەی نا زۆر ئاسانترە، تەنها بەرپرسی لە خۆت، بەس کە بووی بە ئیمام و پێشەوە یعنی بەرپرسی لە هەموو ئەوانەی لە پشتەوەنە. هەر خەلەلێک و کەم و کووریەک لە نوێژەکەتدا هەبێ خەلەل بۆ نوێژەکەی ئەوانیش دروست کردووە. بۆیە ئەوانەی کە دەزانن زۆر ماهرنین زۆر شارەزانین بەبێ گومانی بۆ خۆیان پێش نەکەون چاکترە. یەکێکی دیکە لە ئادابەکان ئەوەیە کە کەی بە جەماعەتی ڕاگەیشتوین، طبعاً هەر کەسێک الله ئەکبەری دابەستنە نوێژی کردو لە کاتی ڕاوەستاندا کە ئیمام هەر لە ڕکعاتی یەکەمدایە هەر لە بەپێوە خەریکی فاتحە خوێندن یا قورئان خوێندنەوەدا دەبەستێ نوێژە و لەگەڵ ئیمامی بەپێوە ڕادەوەستی ئەو ڕکعاتت بۆ حیسابە، تەنانەت ئەگەر فریای فاتحە خوێندنیش نەکەوتبی. بۆیە ئەگەر چوویە مزگەوت و داد بەستە نوێژێ، مادام ئیمامەکە نەچۆتە ڕوکوع، ئیمامەکە هەر بە پێوەیە یەکسەر دابەستە نوێژێ دەست بکە بە فاتحە خوێندنێ. بەڵام ئەگەر فاتحات تەواو نەکرد و ئیمامەکە چوویە ڕوکوع، لەگەڵ ئیمامی بڕۆ ڕوکوع و واز لە فاتحە خوێندنەکەت بێنە. ئەوەندەی خوێندت ئەوەندەی فریاکەوتی بۆت حیسابە یەکسەر ئەو ڕکعاتەی کە الله ئەکبەری دابەستنە نوێژت کردووە و لە بەشێکی فاتحە خوێندن لەگەڵ ئیمامیدا بەپێوە ڕاوەستاوی ئەو ڕکعاتت بۆ حیسابە. یان لە کاتێکدا ئیمام لە ڕکوعدایە ئەتۆ لەگەڵ ئیمامی دەتوانی بچیە ڕوکوع، یان پێش ئەوەی ئیمام لە ڕوکوعی هەستێتەوە تۆ دەتوانی دەستت لەسەر ئەژنۆتدانەی و تەواو بچەمیەوە و تۆزێک جەستەت لە حەرەکە بکەوێت لەگەڵ ئیمامی لە ڕوکوعی، تۆزێک جەستەت لە حەرەکە بکەوێت
لەگەڵ ئیمامیدا لە ڕکوعی ئەو ڕکوعەت بۆ بە ڕکعاتێک حسابە. بۆیە ئەگەر کەسێک وەک دەڵێ لە کاتی فاتحا خوێندندا چوویە مزگەوت و دای بەستە جەماعەتێ با فریای هەموو فاتحا خوێندنەکەش نەکەوێ ئەو ڕکعاتەی بۆ حسابە، تەنانەت ئەگەر فریای فاتحای هەر نەکەوتی چووی ڕەکسەر ئیمام چوویە ڕکوعی ئەتۆش دابەستە لەگەڵ ئیمامی بچووە ڕکوع ئەو ڕکعاتت کردووە، ئەو ڕکعاتەی دووبارە ناکەیەوە. بەڵام لە حاڵەتێکدا کە دەچی ئیمام لە سوزدەیدایە خەڵکێکی زۆر عادەتێتی ڕادەوەستێ هەتا ئیمام هەڵدەستێتەوە، نە وا مەکە، کە چووی بەبێ ڕاوەستان لەگەڵ ئیمامی دابەستە، لە سوزدەیدا بوو بڕۆ سوزدەی، لە تەحیاتیدا بوو بڕۆ تەحیاتیان کاتێک کە ئیمام لە تەحیاتیدایە جاری وایە کەسەکان چاوەڕێ دەکەن تاخوا بزانن تەحیاتی یەکەمە یا دووەمە، کە یەکەم بێت کەس دای نابەستێ لە ئەجری چوونە ناو نوێژەکەی بێبەش دەبی. بەڵام وەکو گوتم تەنها ئەگەر لە ڕکوعدا فریای ئیمامی کەوتی یان لە کاتی فاتحا خوێندندا فریای ئیمامی کەوتی ئەوەت بۆ بە ڕکعات حسابە. بەڵام دوایوی کاتێک کە لە سوزدەکاندا فریای ئیمامی دەکەوی بڕۆ خێرەکەت هەردەگاتێ، بەڵام بۆت بە ڕکعات حساب نییە. لە ناو تەحیاتیدا بوو بڕۆ چاوەڕێی مەکە تا هەڵدەستێتەوە لەگەڵی دابەستە بۆی لە ئەجری لەگەڵ ئیمام بووندا بێبەش نەبی. خاڵێکی دیکە لە یەکێکی دیکە لە ئادابەکان بریتە لەو عوزرانەی کە بیانون بۆ ئەوەی نەچینە نوێژی جەماعەت. هەندێک عوزرمان هەن ئینسان ئەگەر لە حاڵەتی ئاسایی و طەبیعیدا نوێژی بە جەماعەت کرد بێت لەو حاڵەتانەدا نوێژیش بە جەماعەت نەکات و نەچێتە مزگەوتێش ئەجری جەماعەتی هەر بۆ دەنووسرێت. لەوانە سەرمای زۆر هەر کاتێک سەرمای زۆر بوو لە سنوور بەدەر بوو زانی تووشی ناڕەحەتی و ئەزیەتێکی زیاد دەبی، تەوان بۆتەی لە ماڵی خۆت نوێژێ بکەی. گەرمای زۆر ئەگەر گەرمایەکی بە شیدەتی زۆر بوو، باران ئەگەر زانیت تەڕ دەبی و تووشی ناڕەحەتی دەبی و ئیزعاج دەبی، دیسان هەر بۆتەیە نەچێ نوێژی جەماعەت. تاریکی زۆر تاریکە، یعنی دەترسی لەوەی تووشی بەربوونەوە و درق و داڵ و شتی ناخۆش ببی بۆ تێ نەچی. کاتێک ترست هەیە لە ستەمکارێک و لە زاڵمێک دەزرێژیت کاتە سەرێ، هەموو عولەما یەکدەنگن لەسەر ئەوەی کە بارانی زۆر، تاریکی زۆر، سەرمای زۆر، گەرمای زۆر و ترسانی زۆر لە خۆت یان تەنانەت ئەو کەسانەی لە ماڵیان دەترسن کە لێیان بدزرێت، یان جاری وایە کەسە خۆی ناترسێ بەڵام خاو خێزانی دەترسێت بەڕاستی ئەگەر بەجێ بهێڵدرێت، لەو حاڵەتانەدا کەسەکە دەتوانێت نوێژی جەماعەت نەکات و بۆ بەپێی نیەتەکەش خوای گەورە ئەجری جەماعەتی بۆ دەنووسێت ئەگەر کاتەکانی دیکە کرد بێتی. خاڵێکی دیکە تەبەن عوزرێکی دیکە لە عوزرەکانی جەماعەت نەکردن ئەو کاتەیە کە خواردن زۆرێک لە خەڵکی بەهەڵە لەو خاڵی حاڵی بوون پێیان وایە ئەگەر خواردن حازر بێ، نا ئەگە خواردن دانرا بوو برسید بوو دەستت بە خواردنێ کرد بوو بەڵام لە ناو خواردنەکەیدا بانگیدا یا قامەتی کرد، پێش ناکە خواردنەکەت واز لێ بێنی یان پەلەپەلی بکەی، نا خواردنەکەت بەجێمە هێڵە مادام دەستت پێ کردووە بە هادیئی خواردنەکەی خۆت بخۆ بەپێی نیەتەکەش خوای گەورە ئەجرەکەت بۆ دەنووسێ. بەڵام ئەگەر ئینسان وەک دەڵێ بیکاتە عادەت و عورف نان خواردنەکەی سفر ڕاخستنەکەی کاتە دوای نوێژە جەماعەتەکەی بە بێگومانی ئەوە ئەولاتر و چاکترە. بەڵام تۆ جاری وایە لە شوێنێکی سفرە ڕاقراوە ئەتۆ ئەگەر نەچی نانەکەی بخۆی دەبی بە زەحمەت بۆ خەڵکی یان بۆ خۆت بە پەلەپەل تێری ناخۆی یان بە سەریعی دەیخۆی، لەو حاڵەتانەدا زەڕور نییە هادی خواردنەکەی خۆت تەواوکە ئەو جار بڕۆ نوێژەکەت بکە و ئەجرەکەشت دەست دەکەوێت. خاڵێکی دیکە تەوان یەکێکی دیکە لە عوزرەکانی جەماعەتی ئەوەیە کە ئەو کاتەی کەسەکە زۆر تەنگاوە میز یا پیسایی تینی بۆ دێنێ کە زۆر کەسێ بۆی جەماعەتی نەچێ، جاری وا هەیە دەستنوێژەکەی قورسە خۆی دەگرێ دەچێ نوێژەکەی دەکا بەڵام بە تۆبزی تەرکیزی هەر لەسەر چوونە سەر ئاو و ئاودەست و ئەوانەیە سەلامی دایەوە ئەو جار دەچێ خۆی خاڵی دەکات و خۆی بەتاڵ دەکات.
جەماعەتکردنیش بەو شێوازەی سنەت نییە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ لا صلاة بحضرة الطعام ولا وهو يدافع الأخبثين. نوێژی جەماعەت بۆ ئەو کەسانە یعنی نوێژ بۆ ئەو کەسانە نییە یان نوێژی کامل بۆ ئەو کەسانە نییە کە خواردن حازرە و برسیانە و لەسەر سفرەی هەڵدەستن بۆ نوێژێ و هەروەها ئەو کەسەشی کە میز و پیسایەتینی بۆ دێنێ. بۆیە ئەگەر برسیت بوو خواردن حازر بوو ئاسای خواردنەکەی خۆت بخۆ دواتر بچ نوێژە بە جەماعەتەکەی بکە، یان ئەو کەسانەی میز و پیسایی زەختی بۆ هێناون و زۆری لێکردوون مەچوو دابەستە جەماعەتێ نا بەهادەی بڕۆ خۆت خاڵی کە دەست نوێژ بگرە نوێژەکەت بەتەنێ بکە خێرترە لەوەی کە نوێژەکەی بەو شێوازە بکەی. ئەو جار خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە ئادابەکان ئەو کاتەی کە شتێک لە مێشکتدایە زەین و تەرکیزت هەر لە لای شتەکەیە ئەگەر نوێژش بکەی لە نوێژشدا لەبیرت ناچێتەوە خەیاڵت هەر لە کنیەتی چاک وایە بچی ئیشەکەت بکەی مێشکت بەتاڵ بکەی ئەوجا بچیە نوێژێ. ئەبوو دەردە دەفەرمێت من فقه الرجل إقباله على عاجته نیشانەی تێگەیشتنە ئەگەر پێداویستیەکت هەبوو بچی پێداویستیەکەی خۆت جێبەجێکەی حتى يقبل على صلاته وقلبه فارغ بۆی بە دڵێکی خاڵی و بەتاڵەوە بچی نوێژەکەت بکەی. بۆیە کاتێک کە شتێک لە مێشکی داوی شتێک لە کەلەی داوی شتێک سەرقاڵی کردووی کە لە ناو نوێژەشدا خەیاڵ و زەینت هەر لە سەریەتی دەزانی ئاسان دەتوانی ئەو ئیشەی بکەی بڕۆ ئیشەکەی بکە ئەو جار ئیشەکەت ئەو جار نوێژەکەت بکە چونکە بە دڵی مەشغوڵ و نوێژێک کە ئاگال لێی نەبێت و تەرکیزت تەنها لەسەر شتێکی دیکە بێ بێگومان زۆر ئیستیفادەی لێ ناکەی. ئەوانە کۆمەڵێک ئادابی نوێژی بە جەماعەتن و کۆمەڵێکی دیکەشمان ماون لە دەرسانی داهاتوودا باسی دەکەین کە ئەگەر ڕەچاویان کەین بێگومانی خێری زۆرترمان دەگاتێ. خاڵێکی دیکە تەبان لە عوزری نەچوونە جەماعەت بریتیە لەوەی کە ئینسان ئەگەر سیری خوارد پیازی خوارد کەوەری خوارد یان هەر شتێکی دیکەی خوارد کە بۆنی ناخۆشی لێدێ بە بۆنی ناخۆشەوە تەنانەت ئەگەر عەترێکت بە خۆدا کرد بێت بۆنەکەی قرس بێت ئەگەر دەرمانێکت لە خۆدا بەجاری وایە مەڵحەمێکە بۆنی ناخۆشە خەڵک پێی ناڕەحات دەبێت هێندێک جۆری بۆن هەیە قورسن خەڵک پێی ناڕەحاتە یان سیر و پیاس بەتایبەتی ئەو کەسانەی کە دەیخۆن حرامە و گوناهیان دەگاتێ بچن نوێژی بە جەماعەت بکەن چونکە حەدیثی صحی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسەی پیاز و سیری خوارد و کەوەری خوارد کە ئەوانە کاتی خۆی هەبوون و بۆنیان ناخۆش بووە با لە مزگەوتەکەی ئێمە نزیک نەبێتەوە چونکە مەلائیکەتەکان ئەزیەت دەخۆن بەو شتانەی کە ئادەمیزادەکان ئەزیەتی پێدەخۆن. بۆیە ئەو کەسانەشی کە لە حاڵەتی ئاساییدا چۆن نوێژی جەماعەتیان کردووە بەڵام سیری خواردە پیازی خواردۆ شتێکی خواردۆ بۆنی لێدێ با تا بۆنەکەی دەڕوا لە ماڵی خۆی نوێژەکەی بکە یان لە ماڵی خۆی بە جەماعەت نوێژەکەی بکە خێرەکەشی دەگاتێ و تووشی تاوانباریش نابێت و تووشی ئەوەش نابێت کە خەڵکی ئەزیەت دات. صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.